خۆرەوە نییە وڵای خی گەورە ئێمە دروست کردو بە چێژمان لێ وەربگرێت هەر بۆ خۆشیە شتیوان نییە یعنی تۆ تەسەوڕکە کابرایەک بێت بینایە زەخم دروست کات کۆمەڵێ مهندس و کرێکار و عەمەلە بێنێت بینایە گەورە دروستکە دوو سێ ساڵە خەریکێتی تەواو بوو ئەو خەڵکەش چاوەڕێتێ بێن پیاوان بینایە بۆچی دروست کات دەدوای ئەوەی کە تەواوی کرد ئەرێ قوربان ئەمەت بۆچی دروست کردەوە وەڵای کاکەم هەر بۆ خۆشی دروستم کرد یعنی چۆن ئەو هەموو پارە سەرفکردنە و ئەو هەموو مهندس و ئەو هەموو هیلاکەتی و ماندوو بوونە هەر بۆ خۆڕایی ئێمە شتی وا چۆنەوێ برا دیارە مەبەستێک هەیە لە دوای دروستکردنی چی ئەم بینایە ئەمەش وەلیلله المەثل الأعلى ئایا خوای گەورە ئێمەی دروست کرد ئاسمان و زەوی دروست کرد ئاوها بەو مەحکەمیە ترون السماوات والأرض بغير عمد ترونها حب بێ عەمود ئێمە ناتوانین خێمەیەک هەڵواسین لا بێ عەمودێکی بۆ دانین خانوویەک بکەین ئەها مزگەوتە چەند پاییتایە پێنج شەش پاییتایە ئێتاو بەڵام ئاسمان بەو فراوانی و پانیە خوای تەعالا دروستی کردەوە بێ عەمودێک بێ دینگەیەک ڕایگرێت کێ ڕایگردووە خوای گەورە ڕایگردووە خوای گەورە ڕایگردووە کەواتە خوای تەعالا خەلق السماوات والأرض بالحق کەواتە بۆ مەبەستێک بۆ هەدەفێک بۆ حیکمەتێک خوای گەورە ئێمە و ئەرز و ئاسمانشی دروست کردووە و لە پێناو چییە ئەرز و ئاسمانی دروست کردووە هەدەفە چییە عیبادەت و پەرستنی خوای تەعالا وما خلقت الجن والإنس إلا ليعبدون کەواتە ئێمە بۆ پەرستن دروست کراوین